يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە وتارەکانی ڕابردوودا لە خزمەت جەنابتان و موسڵماناندا باسی هۆکارەکانی دروستبوونی کینەمان کرد لە ناو دڵی مرۆڤدا. ئینسان کە لەدایک دەبێت سینەیەکی پاکی هەیە، بەڵام بە تێکەڵبوون لەگەڵ ئەو کۆمەڵگایە کە سەرەتاکەی لە ناو ماڵی دایک و باوکیەوە دەست پێ دەکا، ئەو قوتابخانەی کە لێی دەخوێنێ، ئەو بازاڕەی کە کاری تێدا دەکات، ئەو حکوومەتەی کەوا فەرمانڕەوای وڵاتەکەیەتی و سیاسەت دەبا بەڕێوە، ئەمانە هەموو هۆکارن جار بۆ جار ئەو ئینسانە سینەی پڕ ببێ لە کینە. دەروونێکی خاوێن و دڵێکی ئارامت هەیە، وەختێ بەخۆت دەزانی چوویتە تەمەنەوە ڕقل لە زۆر شتە، ڕقل لە زۆربەی شت دەبێتەوە، تەنانەت جاری وایە پەیوەندی بە تۆوە نییە. لە وتارەکانی ڕابردوودا دوو هۆکارمان باس کرد. ئەمڕۆ بە ئیزنی خوای پەروەردگار دەچینە چەند هۆکارێکی تر باس دەکەین کە ئینسان سینەی ناخی پڕ دەبێت لە ڕق و لە کینە. یەکەمیان دەرونی نەخۆشە. ئینسانی وا هەیە بەداخەوە دەرونێکی نەخۆشی هەیە، ئەم دەرونە نەخۆشە ناهێڵێ ئیسراحەت بکە. جا ئەمە لە کوێوە ئەم دەرونە نەخۆش دەکەوێ؟ لە ناو ماڵەکەی خۆتەوە. ئەو ژینگەی کەوا تێیدا پەروەردەکراوە باوکان و دایکانی بەڕێز ئیمانداران کە خاوەنی منداڵن، ئینسان دەبێت زۆر حەزەر بکا لەبەر چاوی منداڵەکانیدا ڕق و کینی ناو دڵی خاڵی بکاتەوە. چونکە کاتێ ئەو منداڵە پاک و بێگەردە سەیری دایک و باوکی دەکا، بەردەوام ڕۆژانە زەممی خەڵک دەکەن، ڕقیان لە خەڵکە، بە خۆشی خەڵک خۆشحاڵ نین، بە ناڕەحەتی خەڵک خۆشحاڵی خۆیان دەردەبڕن، ئەو منداڵە پاک و بێگەردە ژوای لێ دێ. تووشی نەخۆشی نەفسی دەبێت، تووشی نەخۆشی دەرونی دەبێت. جا نەخۆشی نەفسی هەر ئەوە نییە ئینسانەکەت بەردەوام خەمبار بێ، عیلاجی نەفسی و دەرونی بخوا. نەخۆشی ترسناکی نەفسی ئەوەیە ئینسان کاتێک کە دەبینێ تەنانەت براکەی خۆی، تەنانەت خوشکەکەی خۆی، هاوڕێکەی خۆی، هاو کەسەکەی خۆی کە لە بازاڕە کار دەکەن بەیەکەوە، خوێندکار و قوتابیە کە هاوپۆلەکەی خۆی دەبینێ لە پێشترە لە ئەو، باڵاترە، نان و ناوێکی هەیە، حرمەت و ڕێزێکی هەیە، نمرە و دەرەجەیەکی بەرزی هەیە، یەکسەر بەبێ ئەوەی زەرەدی بۆ ئەم ببێ، ئەم ڕقی لێی دەبێتەوە. لەم کاتەدا پەنان نابا بۆ ئەوەی من چی بکەم کاتێک کە دەبینم ئەو لە من باڵاترە، دەوڵەمەندترە، دەسەڵاتدارترە، زیرەکترە، نمرە و دەرەجەی بەرزترە، بە شەخسیەتترە لە ناو خەڵکە. ئەی من چی بکەم؟ ڕێگەی شەریفانە ئەوەی منافەسەی بکە. منافەسەیەکی شەریفانە ئەوەیە تۆش هەوڵ بدە، تۆش هەوڵ بدە، بزانە ئەو چۆن پێشکەوت دوای فەزلی خوای پەروەردگار ڕێکارەکان بگرە بەر، بزانە ئەو بەچی خۆشەویستە لە ناو خەڵکە، بەچی نمرەی بەرز دێنێ، بەچی لە بازاڕە پێشکەوتەوە و قازانج دەکا، بەچی لە ناو خەڵکە حرمەت و ناو و پێگەیەکی هەیە. تۆش ئەوانە بکە. ئەو ڕێگایانە بە منافەسەی شەریفی پێدەوترێ. ئەمە مانیع نییە. تۆش هەوڵەکانی خۆت بخەکار بەبێ ئەوەی چاڵ بۆ ئەو هەڵکەنی، بەبێ ئەوەی زەربە لەو دەی، تۆش ئەو هۆکارانە بگرە بەر. بەڵام ئینسانی وا هەیە منافەسەی شەریفانە ناکە، دێت چی دەکا؟ هەوڵی شکاندنی ئەو کەسە دەدا کە ڕقی لێیەتی. ڕقەکەش بە خۆڕاییە، هیچ زەرەرێکی بۆ تۆ نەبووە. تخوا دوو قوتابی لە پۆلێکا بن، یەکیان یەکەم بێ شەو نخوونی زۆری کردووە تا نمرەیەکی کۆ کردوێتەوە. چ تاوانێکی کردووە بەرامبەر بە قوتابیەک کە بەردەوام لەسەر فەیسبوک و تۆڕی کۆمەڵایەتیە و بەیانی درەنگ لە خەو هەڵدەستێ و تااقەتی خوێندنی نییە. ئەم تاوانێکی بەرامبەر نەکراوە، بەس خۆی هەوڵی نەداوە، خۆی نەویست و منافەسەیەکی شەریفانە بکە. ئالەم کاتەدا ئەو ئینسانە هەوڵ دەدا بەرامبەرەکەی بشکێنێ. بەچی؟ بە غەیبەتکردن. غەیبەت بریتیە لەوەی دەگەڕێ ڕاست و دروست چه عیبێک لە بەرامبەرەکەدا هەبێ بۆ خەڵک ئاشکرای دەکا. دەی چێ بێ عیبەت جگە لە خوا؟ هەموو مەخلووقێک عیبێکی خۆی هەیە. غەیبەت ئەوەیە بگەڕێی
بە وردبین بزانی بەرامبەر کە ناخت پڕە لێ و کینە لە دڵایە بەرامبەری بەڵکو عیبێکی هەبێ خەڵک پێی نەزانی بێ تۆ ڕێک و ڕەوان عیبەکەی ئەو باسکەی هیچی لێ زیان نەکەی ئەوە غەیبەتە دەرونی خۆت خاڵی دەکەیتەوە بە غەیبەتکردن جا ئەوانەی کە لە مەدیسادا دەنیشن جەنابتان بیکەن بە پێوەڕ خوا ئێمەش بپارێزێ ئەگەر بینیت کەسێ زۆر غەیبەتی خەڵک دەکا زۆر باسی ئەم و ئەو دەکا ئەوە ناخی پاک نییە خۆتی لێ پارێزە ڕۆژە باسی تۆش دەکا ئەوە ناخی پیسە بە غەیبەتکردن پاکی دەکاتەوە ئەگەر کەم و کوڕی لە بەرامبەرەکەیان نەبینی و شتێکی تیاشک نەبرد بوختانی بۆ دەکا بۆی هەڵدەبەستێ ئەسڵەن فەقیرە فڵان کەس ئاگای لەوە نییە ئەم بوختانێکی بۆ دروست دەکا لە بوختانەکە بەهێزتر تەشهیری پێ دەکا ناوی دەزڕێنێ تەشهیری وهەیە لە بوختان تاوانترە یعنی شەیطانیش بیری لێ نەکردوێتەوە ئەم بە چی هۆکارێک فڵان کەس لە ناوبەرێ شەخسیەتی بشکێنێ کەسایەتی بڕوشێنێ ئەمە خۆی پەروەردگار وەکو لە سوورەتی ئەلحوجوراتدا باسی کردوون کۆمەڵێکن لە غەیبەتەوە لە بوختانەوە لە تەشهیر و ناوزڕاندنەوە لە جاسووسیکردن چاودێری دەکا بزانم بۆ کوێیە چێ بزانم مەرحەبایی چێ دەکا بزانم چی پەیدا دەکا کەی دێتە ماڵەوە کەی دەڕواتە دەرەوە ئەم جاسووسی و شوێن پێ هەڵگرتنە شتێکی خراپە دواتر گاڵتە پێکردن ئەو کەسەی کەوان ناخی پڕە لە کینە بەرامبەر بە خەڵک باسی هەر کەسێ بکەی تیر و توانجێکی لێدا گاڵتە پێکردن بە چاوی سوک سەیری خەڵککردن وای لێدێ ئەم ئینسانە دەبێتە بەردی خڕی ناو کۆمەڵگا لە هەر شوێنێکا بێ بەڵایە کوردەواری وتویانە جومعەی پێتەواو ببێ نایکە یعنی دەگەڕێ خێرێک لە شوێنێکە لەسەر ئەم پەچی کەوتبێ ئەو خێرە ناکە بۆی خەڵک لە خێرەکە مەحروم بن ئەڵێ خۆم خێرەکەم ناوێ بۆی خەڵک تووشی خێرەکە نەبن مامۆستای پایەبەرزی کورد مامۆستا شێخ محەممەدی خاڵ کتێبێکی نامیلکەی بچکۆلەی هەیە پێی دەڵێن هەر نووسینی خۆیەتی سەرگوزشتەکانی ژیان لە لاپەڕەی 37 بەسەرهاتێکی ڕاستەقینەی ئەم کوردستانی خۆمان دەژێڕێتەوە مامۆستا شێخ محەممەدی خاڵ دەفەرمێت لە گوندەکانی کوردستاندا کە زۆرتر پابەندی مەزهەبی پێشەوامان ئیمامی شافعی بوون ڕەحمەتی خوای لێبێ لە مەزهەبی صەحیحی پێشەوا شافعیدا نوێژی جومعە لەناو گوندا لەناو شارە لە گەڕەکە نابێت دانیشتوانی مزگەوت لە 40 کەس کەمتر بن 40 کەسی دانیشتووی ئەسڵی ئەو شوێنە ئامادەی نوێژی جومعە نەبن ئەو جومعەیە ناکرێ جومعەیەک لە گوندێکی ئەم کوردستاندا مامۆستای خاڵ دەفەرمێ ئیمامی مزگەوت وەختی پێش ئەوەی دەستکا بە وتار سەرژمێریەکی خەڵکەکە دەکا یەک دەیانژمێرێ قەدەری خوا 39 کەس دەردەچن یەک کەسیان نوقسان دەبێت ڕەنبێ پێتان سیر بێ من خۆم لە ژیانی مەلایەتیدا بە فەزلی خوای ئێستا کە خەڵکێکی زۆر گوێمان لێ دەگرێ گەڕاوم نەک 40 کەسم بۆ کۆ نەبووەتەوە لە جومعەدا سەرەتای ژیانی مەلایەتیم لە زۆر گوندا مەلا بووم یەک خەڵکەکەم ژماردەوە کە ئەو مامۆستایی کە باسی دەکەم گەڕاوم بۆ مەسەبی ئیمامی نەوەوی بەڵکو تەقلیدی عولەماشکە کە بە 12 کەسیش جومعە بکرێ بە 8 جومعە بکرێ بۆمان نەگەیشتۆتە 15 کەس چلەکەم بۆ کۆ نەدەبوو مەگە تەعزیە بووە لە گوندەکەدا یان خەڵک بە هۆی شوکارەوە نەدەهاتن یان دەیەکە کەم دەبوو کە مەلایەتیم لێ دەکرد مامۆستاش وەکو بەسەراتەکەی من دەگەڕێ 39 کەس کۆ دەکاتەوە بەڵام نابن بەچل مامۆستاش زۆر تەقلیدێکی بە قووەتی ئیمامی شافعی دەکا ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ دەبێ ئیلا 40 بین ئەینا جومعەکە ناکرێ کاتی خوتبەیە ئەی چی بکەین مامۆستا دەڕوا بۆ سەربانی مزگەوت بەڵکو بەناو ئاوایدا یەکێک ببینێ و بانجیکە ئەبینێ یەکێک لە دانیشتوانی گوند لە شێڵگەکەیەوە دەگەڕێتەوە بەرەو ماڵەوە کاتی نیوەڕۆیە بانگی دەکا کاک فڵان کەس بەڵێ مامۆستا تکە تا ئێرە وەرە دێ مامۆستا لە سەربانی مزگەوت و ئەویش دەخوارەوە فەرموو مامۆستا ئەمرێکت هەبوو وەڵڵا کاکەی گیان بەڵکو بێی دەستنوێژێک بگری لە جومعەیە دانیشی و خۆ تۆش ئەهلی ئەم دێ و واجبی جومعە لەسەرە و ئەوە حەوزی مزگەوت هەیە گەل لە شت پاگنێ و ئەوە ئاو هەیە گە دەستنوێژ بگری و وەرە 40 کەسەکە تەواو دەبین و با خوتبەکەم بخوێنمەوە ئەڵێ مامۆستا یعنی لەسە من پەک کەوتووە ئەڵێ ئەرە وەڵڵا ئەگەر تۆ بێ ڕێک 40 کەسی تەواوین ئەویش دەڵێ ئەگە بێت و من نەیەم ئەم جومعەی ئەم هەفتەیە ناکرێ ئەو خەڵکە ئەو خێرەی لە قیس دەچێ ئەڵێ ئەرە وەڵڵا گەنەی بێ نوێژی نیوەڕۆ بکەین 40 کەسەکە تەواو نابێ جا زۆر جا بەڕێزان دەبێ وریابی بەرامبەر نەزانێت کە تۆ زۆر لەسەر ئەو پاکت کەوتووە تەواو وا مەجالی نەدەیتی هەموو شتەکانی بۆ ڕوونکەیتەوە مامۆستای دڵسۆز و دڵپاک و فەقیریش ئەڵێ ئەرە وەڵڵای کاکە ئەگەر بێی تۆ هەم تووشی خێرەکەی خۆت دەبی واجبی جومعەکەت بۆ دەنووسرێ خێرێکی زۆر ئەو خەڵکەش هەمووی تووشی خێر دەبێت لەو مزگەوتەدا ئێمەش جومعەکەمان بە ئیسراحەت دەکەین و 40 کەسی تەواوین ئەڵێ یعنی بەدڵنیاییەوە مامۆستا گەنێم ئەم جومعەیە ناکری ئەڵێ نەوەڵڵا دەڵێ دەی لە خوا بەزیا بێ کارێک لەسەر من پەشی کەوت پێ ئەزانی چەند جاریشم بەخوا بۆ بۆی نەکردوم ئەمڕۆ ڕۆژی تۆڵەیە
بەخوا نایڵم جمعەکە بکرێ هەرچی مامۆستای لەگەڵ دەکا بەخوا سووک و بەریک دەڕاتەوە بۆ ماڵەوە نایڵە جمعەکە تاوە بێ بەڕێزان لە زۆر ماڵە خەڵکێک هەیە تێک دەرە ئەڵێ ئەو خێرەم ناوێ بۆ خۆم بەس بۆ ئەوەی تۆش تووشی خێر نەبی هەیە لە دایرەیەک ئاوایە هەیە لە ناو گەڕەکێک ئاوایە هەیە لە ناو بنەماڵەیەکە ئاوایە ئەمەت پەنا بەخوا دەرونی نەخۆشە ئەمە دەرونی پڕ بووە لە کینە بە هەر شتێک بێ نەعوذ بالله وازانە تۆڵە لە خوا دەکاتەوە ئەوەندە نەخۆشیەکە لێی پیس کردووە بۆیە دەرونی نەخۆش یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی کینە لە دڵدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ يا أيها الناس أي خلقنا إنما الناس رجلان خلقي دو كسن يعني دو چينن همو أو خلقي تولى سر زويدا دان بيني أواني مردون وروشتون بارقا إخوة أوانش كزيندون دو جور خلق هيا بر تقي كريم على الله كوم الله خلقك إن شاء الله بإذن إخوة إما لوانين بر چاك كارن حتى بوين بكري چاك دكن ئەگەر چاکەیەکیان بۆ نەکرا حەزیان بەکاری چاکە چاکەکارانیان خۆش دەوێت خۆشەویستم جاری وایە توانای دارایی تۆ توانای جەستەیی تۆ توانای زانستی تۆ ئەوەندە ڕێگەت پێ نادا هەموو چاکەیەک بکەیت بەڵام خۆ دڵت ڕێگەی لێ نەگیراوە چاکەکارانت خۆش بوێ سیفاتی ئەم کەسانە ئەوەیە خۆیان تا بۆیان بکرێت چاکەکارن ئەوەی بۆیان نەکرا پشتیوانی خەڵکی چاک دەکەن و دوعای خێریان بۆ دەکەن تەقیون لەگەڵ خۆیاندا پاکن واتە سیفەتی ئەم کۆمەڵە ڕزگار بووە ئەوەیە لەگەڵ خەڵکی خوادا چاکن لەگەڵ خۆیاندا پاکن خوا بە حەق و بە پاشی دەپەرستن دوور لە ڕیا و ڕووپامایی دوور لە گەندەڵی و نیفاق لەگەڵ خەڵکە چاکەکار لەگەڵ خۆیدا پاک و چاک ئالەم کاتەدا پێغەمبەری خوا فەرمووی کەریمون عەلا ڕەبیه ئەم ئینسانە بەڕێزە لای خوا جا ئینسان کە بەڕێز بوو لای خوا خەمی هیچ نەبێ ئەم دنیا ئەو دنیا ئاوەدانە دووەمیان وەفاجرون شەقیون کەسێکە شەرم لە خوا ناکا فاجر ئەو کەسەیە کە گوناه دەکا باسیشی دەکا شانازی پێوە دەکا خەڵکی بۆ کۆ دەکاتەوە ڕێکخراوی بۆ دروست دەکا ئیمزای بۆ کۆ دەکاتەوە داوای بەیاساییکردنی دەکا واتە نەک شەرمی بە گوناهەکەی خۆی نییە بانگە شەشی بۆ دەکا ئەوە فاجرە ئەوە لەگەڵ عاسی فەرقی هەیە ئەوە لە عاسی خراپترە فاجرە واتە کاتێک کە گوناه دەکا نەک خۆی بە گوناه نازانێ بە گوناهبار نازانێ شانازیش بە گوناهەکانیەوە دەکا شەقیون کە لە شەقە بەردەوام خراپەکارە حەزی لەوەیە کانیەک ئاوی پخت هەبێ ئەم بەتفێک پیسیکە حەز دەکا ئاوا بکە حەزی لە خێر نییە شەقیە کە لە شەق و بەدبەخت و کە لە پوتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هەیون عەلا ڕەبیه ئەو کەسە بەڕاستی سووکە لای خوا بە سووک سەیری دەکا بێنرخە ئەرزشی نییە دەی کەسێکیش لای خوا بێنرخ بێ بە دڵنیاییەوە لەم دنیا و لەو دنیا بێنرخ دەبێ سووک و ڕیسوا دەبێ کەواتە خاڵی یەکەم دەروونێکی نەخۆش ئینسان وا لێ دەکا ڕقی لە خەڵک بێتەوە سینەی بەردەوام دەکوڵێ بەرامبەر بە ئەو کەسانی لیان نزیکە وەتەناند ئەو کەسانی کە لێشیان دوورە چونکە دەروونێکی نەخۆشی هەیە دووەمیان حیزبایەتی حزب کە بە فەزلی خوای پەروەردگار من بۆ خۆم هەمیشە سوپاسی خوا دەکەم حتا ئێستا کە قسە بۆ جەنابتان دەکەم ئەلحەمدولله بێبەریم لە هەموو حیزبێک لەم وڵاتە لە دەرەوەی وڵات لە هەموو شوێنێک یەک دانە مەقەڕی وڵاتم نەبینیوە هەمیشە ماڵی خوا بۆ ماڵەکەی خۆمان لە ماڵی خۆشمانەوە بۆ ماڵی خوا بەڵام مانای ئەوە نییە بڵێم ئەوەی کە حیزبی بێ پیاوی خراپ بێ هەر سیستمی ئیدارەی وڵات لە هەموو جیهاندا ئەمڕۆ بە حیزبایەتی دەڕوە ڕەنبێ من بۆم بکرێ کابرایەکی بێلایەن و حیزبی نەبم و هیچ پەکیشم لەسەری نەکەوتووە بە فەزلی خوای گەورە مینبەری مزگەوتم پێ لە هەموو پلە و پۆستێک گەورەترە هەموو پلە و پۆستی دنیا بە قوربانی یەک دەقە وتاری جومعە دەکەم بەڵام ڕەمێز جەنابەت کەسانی تر وڵات وا بەڕێوە نەبووە سیستمی ئەمڕۆی جیهانی لەسەر حیزبایەتی دەڕوە جا کابرا دیندار بێ یان بێدین بێ بەڵام بەڕێزان حیزبایەتیەک ئەگەر ئامانج بێ ئامڕاز بێ بۆ گەیشتن بە ئامانجێکی دروست شتێکی باشە کۆمەڵە خەڵکێک لە دەوری پەیڕە و پرۆگرامێک کۆ دەبنەوە بە شەرتێک دژایەتی خوا و پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم تێدا نەبێ بۆ خزمەتکردن بە دین بێ بۆ خاک بێ بە خەڵک بێ بەرچینێکی توێژێکی ناو کۆمەڵگا بێ ئامە شتێکی باشە جا حیزبی دوو جۆرە ئەوانەی دەبنە ئەندامی حیزب یان دڵسۆزن یان ڕێزم هەیە بۆ حرمەتم هەیە بۆی ڕووی جەنابتان جێلۆکەن ئەوانە پێڵەن حیزبی جێل حیزبی دڵسۆز ئەوەیە حیزبایەتی و سیاسەت وەکو یاری دوو گۆڵی وایە دوو فەریق دوو تیب یاری دەکەن تۆپەکە لە ساحەدایە
دوو حیزب یان چەند حیزبێک منافەسە لەسەر بەدەستێنانی ئەم تۆپە دەکەن. سیاسەتی شەریفانە و ڕاست و دروست و پێشکەوتووی وڵات ئەوەیە هەموو حیزبیەک مافی ئەوەی هەیە هەوڵی بەدەستێنانی تۆپەکە بۆ خۆی بدە، لە قاچی بەرامبەر دەری بێنێ، ساحە بکا بەهی خۆی، دیفاعێکی بەهێزی هەبێ خەڵک گۆڵی لێ نەکا، ڕاگەاندنێکی بەهێزی هەبێ هانی جەماوەرەکەی بدا کە ئەو جەماوەرەش هانی یاریکارەکانی بدەن، یاریزانەکانی بدەن لە ناو ساحەدا. واتە ئەندامە باڵاکانی حیزب لە هەر وڵاتێکە بریتین لە کارکتەرە سیاسی باڵاکانی. ئەندامانی خوارەوە جەماوەرەکەن کە هانیان دەدەن و تەشجیعیان دەکەن. ئەمە تا ئێرە عیبی نییە، بەڵام عیبی ئەوەیە یاریزان هەوڵی پاشقولکردن بدا لە بەرامبەرەکەی. ئەوەنی دەڵێن وازان فاوڵ دەبێ کارتی زەردی دەدەنێ، دواتر ئەگە خستی بە زەویدا ڕقی بەرامبەر دەبڕی هەر کارتی سووریە دەنێ لە ساحەدەیکەنە دەرەوە. ئەبێ حیزبایەتیش ئاوا بکرێت، تۆ حیزبایەتی خۆت دەکەی، سیاسەتی خۆت دەکەی، بەڵام پەنا بۆ تەزویر مەبە، پەنا بۆ غەژ مەبە، پەنا بۆ لەناوبردنی نایارەکانت مەبە، پەنا بۆ سووتاندنیان مەبە. ئینا دەبێت کارتی سوورت بدرێتێ لە ساحەی سیاسەت بکرێتە دەرەوە. ئەگە سیاست ئاوا دڵسۆزانە کردت، واتە سیاسەتی خۆت بکە، حیزبایەتی خۆت بکە، بەڵام دوژمنی خەڵک مەبە، بەڵام ڕقل لە خەڵک نەبێتەوە، کاری خۆت بکە. و ئەگە دۆڕاندیشت لە هەرێکانت بردەوە زۆر ئاساییە، فەرم و تۆپەکە خاتە قاچیتەوە و ساحەیتەوە. بەڵام من بێ ئومێد نیم، من بە خۆمدا دەچمەوە، مدەڕیبەکەم دەگۆڕم، کاپتنی فەریقەکەم دەگۆڕم، یاریچیەکانم دەگۆڕم، دیارە خەلەلێکمان هەیە باشمان کار نەکردووە بۆیە دۆڕاندومانە. سیستمی دنیای دیموکراتی ئەمڕۆکانە ئەو ئەوروپا ئەوانە بە هەموو کەم و کوڕیەکانەوە بە ئەوە تۆزە پێشکەوتون، چاو لێ چ منافەسەیەکی سیاسی یەکتر دەکەن، بەڵام ناگاتە ئینقیلاباتی عەسکەری، ناگاتە ئەوەی کە وڵاتەکە وێرانکەن بەسەر میلەتەکەدا وەکو ئێرە. بەڵام خۆزگەوا نەبوویایە. وەڵڵاهی لە وڵاتی ئێمەدا لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتان و ئەوانەتان کە حیزبین، زۆربەی حیزبی وڵاتی ئێمە جێلۆکەیە، حیزبیەکی دڵسۆز نییە. حیزبی جێلۆکە دەزانی چییە؟ کاتێک کە بوو بە ئەندامی حیزبێک ڕقی لە هەموو حیزبێکی ترە، ڕقی لە هەموو کەسەوەی کە لە بەرنامەکەی خۆیدا نەبێ، تەنانەت دەگاتە سەر ئەوەی لە ناو حیزبەکەی خۆشیدا باڵباڵێن هەیە. کاتی خۆی عەبدوڵڵا پەشێوی شاعیر شعرێکی هەیە بوو دەیگوت حیزب و میزب کیتلە و میتلە. ئێستا لە ناو یەک حیزبیشدا کیتلە هەیە، ئەوەی لەو کیتلەی خۆی نەبێت بە چاوی دوژمن سەیری دەکات، خۆیەتی بەرامبەرەکەی لە ناوچێت، تۆ لە ناو یەک حیزبای بەحساب کەچی ڕقیان لە یەکترە. حیزبۆکەی جێلۆکە ئەو حیزبیانن کە ڕقیان لە خەڵکە، جا ڕقەکەی دەردەبڕێ. خەڵکی وا هەیە لە ناو مەجلیسێکە دانیشێ لە جیاتی ئاەتێک، حەدیسێک، سڵاوەتێک، کاکە زیکرێک، ئەم هەمووشە جوانە دەست دەکات بە زەمی حیزبەکانی بەرامبەر. ئەتر ئەوە فڵانکە ڕقی لە هەموو ڕقی خۆی دەردەبڕێ، سینەی دەکاتەوە، جا بزانێت چ جوێنی پیس دەڵێ. ئەوە حیزبی جێلۆکەیە. حیزبی جێلۆکە و جێل و نەفام بەردەوام جوێنی لەسەر دەمە بەرامبەر بە نایارەکانی. جوێن دەڵێ هیچیشی لە سەڵان نییە، تۆ ئەو پەڕی دەنگێکت هەیە کاکە، دەنگەکەی خۆت بێ لە کاتی خۆیدا، بەڵام ئەو دەیەوێت بەرامبەرەکانی بسڕێتەوە، تەنانەت ئەوەی لە کتلەکەی خۆی دانێ ڕقی لێیەتی. جوێن دەڵێ کاتێک کە لە جوێندان تێر بوو ئەمجا دەنگدا دەبڕێ. وەڵڵی خەڵکی وا هەیە لەگەڵ خزمەکەی خۆیدا دەنگی نییە و مەرحەبایی گەرمی نییە لەسەرەوەی فڵان کەس لە حیزبێکیکەدایە ئەم لە حیزبێکیکەدایە. ئەزانی من لەم شارانەی کوردستاندا خەڵکی گەنج پەنای بۆ هێناوین و هیچمان بۆ نەکراوە، مامۆستا کچێکی بەڕێز دیندار بە حورمەت داپۆشراو، وەڵڵاهی بنەماڵەیەکی بەڕێزیشن، چوومە خوازبێنی، باوکی سوێندی خواردووە و تەلاقی خواردووە، کچەکەیم ناداتێ، بۆ تەنها یەک هۆکار هەیە، چونکە باوکی من لە حیزبێکیکەیە، ئەوە نابێت کچی من بدرێ بە حیزبی فڵان کەس، من هەر ڕقم لەو حیزبەیە، چۆن زاواکەم لە حیزبی فڵان کەس بێ. ئەو دواکەوتویە تۆ هەر کوردنی، هەر لە کوردستانێکا ناژی، هەر لە مزگەوتێکا عیبادەت ناکەی، هەر لە گۆڕستانێک هەین داما و نانێژرەی بانی خۆ گۆڕستان بۆ جیا ناکەنەوە، کەچی ئەوەندە ڕقەکەی لە ناو ناخە کۆبۆتەوە، ئامادەنی خزمەتی لەگەڵ هاو زمانەکەی خۆی بگرێت لەسەر حیزبایەتی. ئەمجا ڕسم هەڵواسین. ئەوانەی حیزبی جێلۆکەن دائما ڕسمی مەسئول و ئەو ماڵی وان بینی و بڕوا بکە کە دەچی دەڵی ئەلبومە دیوارەکە، جا ئەوە درۆژ دەکا، ئەوە ئیشی پیانە لە سەرۆ کاک و مامەوە حتا دەگاتە ئەو سەری شەهید فڵان و فڵان دیوا و ئەوانە، ئەو هەموو هەر نازانی سەیری چ ڕسمێکەی، هیچ پێویست دەکاوە. تۆ ڕاستگۆنی وەڵڵا ئەو ماڵە شەهیدانە پێویستیان بە $1 بێ نەیانداتێ، هەر ئیشێکیان بۆ ناکە، بەس ئیشی بەوەیە، ئەوە بە حسابی خۆی دڵسۆزە. جا ئەو سەرۆکانش پێیان دەڵێن ئەوانە ماستاو چین. هەر کەسێکت بینی موبایلەکەی دایما لەسەر پرۆفایلی فەیسبووکەکەی ڕسمی فڵان سەرکردە و فڵان و ئەوانەی داناون یەکسەر بزانە، بۆی بنووسە کۆمنتێک جێلۆکە، ئەوە حیزبی جێلۆکەیە. حیزبی دڵسۆز گەورەیە، حیزبی دڵسۆز بە شەخسیەتە،
بە کەسایەتی خۆی پێدەگا بە سیاسەتی خۆی پێدەگا بە خوێندەواری خۆی پێدەگا بە خەباتی خۆی پێدەگا پێویستی ئەوە نییە خۆی بە خۆی خەڵکەوە بناسێنێ حیزبی جێلۆکە خۆی هیچ نییە لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان دەیەوێت لە پەناه خەڵکەوە خۆی پێ بگەێنێ ئەمانە جێلۆکەن ئەوانە ناخیان پڕە لە کینە ئەم وڵاتە کوردستانە پاکەی ئێمە حتا حیزبێکی بۆ زیاد دەبێت کینە زیاد دەبێت لەناو هەموو حیزبەکانیشدا ئەوانە هەن لە حیزبی دیندار و ئیسلامیەوە بیگرێت تا حیزبی بێدین و عەلمانی و چەپ سەی دەکەی کۆمەڵە خەڵکێکی تێدایە ڕقی لە هەموو کەسەوەی کە لەگەڵ خۆی نەبێ ئەوەی لەگەڵ خۆی نەبێ ئیتر تەواو ئەوە نە کوردە نە موسڵمانە نە چاکە نە خەباتجێڕە نە پاکە هیچ کەس نەماوە غەیری خۆی نەبێ ئەوە هەڵەیەکی گەورەیە ئەو حیزبایەتیە کوردستانی ئێمەی لەت کرد کردینی بە دوو هەرێم کردینی بە شارچێتی کردینی بە دوژمنی یەکتر بەوەی دەستمان بچێتە خوێنی یەکتر بەوەی هەموو ڕۆژێ لەبەر چاوی عالەمە ناشیرنیەکانی یەکتر باسکەین و جوانیەکانی یەکتر بشارینەوە چاولێ حیزبایەتی غەڵەتیش یەکێکە لە هۆکاری دروستبوونی کینە لە دڵدا جا هەموو حیزبیەکان بەداخەوە کینە لە دڵم بەرامبەرەکانیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە کوردستانی خۆشماندا بەتایبەت ئەوانەی حیزبین لەسەرێ بۆ خوارێ ڕقیان لە بەرامبەرەکانیانە بەڵام دوو جۆریانن کینە لە دڵی زۆرزانمان هەیە کینە لە دڵی نەزانمان هەیە کینە لە دڵی زۆرزان ئەو سەرۆک و مەرۆکانن کە لەسەرەوەن ئەوانە سیر دەکەی بە حیساب هەر زۆر ڕقیان لە یەکە کەچی هەمیشە هاوبەش و هاوخەمی یەکن ئەگە خۆشیەکیان ببێ هاوبەشی یەکترن بروسکە بۆ یەکتر لێدەن نامە بۆ یەکتر دەنووسن پیرۆزبایی لە یەک دەکەن سەردانی یەک دەکەن داوەتی یەکتر دەکەن ئەگەر خەمێکیشیان بێ یەکیان خێزانی بمرێ یەکیان برای بمرێ پرسەی بۆ دەنێرن بروسکەی پرسەی بۆ دەنێرن ئەچنە تەعزیە ئەچنە ماڵی تۆ سەرە سۆر دەمێنێ باشەمانە زۆر ڕقیان لە یەک بوو کورەخوا لە ماڵی فڵان کەسە پرسەی بۆ داناوە هاوبەشی خەمیەتی هاوبەش و هاوخەمی یەکن لە خۆشی و ناخۆشیدا ئەوانە کینە لە دڵن بەڵام زۆرزانن بەڵام کینە لە دڵی نەزان حیزبەکەی خوارەوەیە کە دووشتی نییە نە پارەی هەیە نە پۆستی هەیە جاوەرە سەیری کە ئەو میلەتە داماوە نە پارەی وڵات بەدەستی ئەوەیەوە بێوەژنانەیەکیان بۆ بڕێتەوە 670,000 پیاویشە بە ناوی بێوەژنانەوە ئاخر 670,000 عیبە پیا وەریگرێ بە لازیاتی حیزبایەتی ئەوەندەیان داوەتێ بەس بۆ دەنگدانێک ئەم جێلۆکەیە ڕقی دنیا لە دڵیایەتی جوێنی دنیا دەدا ئاڵای دنیا ڕادەوەشێنێ نە پارەی هەیە نە پۆستی هەیە هیچ نییە لە حیزبدا هەر هیچ نییە لە ئەنگلێک و ئەندامێکی سادەیە ئەوە نەزانە کینە لە دڵێکی نەزانە جاتخوا میلەتی بەڕێز ئاگاتان لە خۆتان بێ ئەوانەی لە سەروتانەوەن کینە لە دڵێکی زۆر زانن وریابن ئێوە کینە لە دڵێکی نەزان مەبن شەڕی حیزبایەتی بکەن شەڕ بۆ کەس مەکە خواناسی بە حەق کوردایەتی پاک و پخۆت کوردستان بوونێکی ڕەوان یەک ئاڵای بەڕێزی کوردستان نەتەوەیەکی شکۆدار وەکو هەموو گەلانی دنیا منیش مافم هەیە نەتەوە بم حکومەت بم دەسەڵات بم ژێردەستەی خەڵک نەبم لە خاکی خۆم دانانی خۆم هەبێ بە پاک و بە پوختی بەبێ گەندەڵی ئەوەش هۆکاری دووەم بوو خۆشەویستان جاواب مەسئولەکان بیان خوێنەوە کە لە شاخە خەباتیان کردو بێزگە لە شار من یەک بە یەکیانم خوێندۆتەوە ئەوەی ئەوانە لە شاخە ڕقیان لە یەک بووە یەک لەسەر هەزاری ڕقیان لە بەعز نەبووە ئەوانەی ئەو بەرپرسانە کە لە یەک حیزبی شاون ئێستا بیرەوەریەکانی خۆیان دەنووسنەوە کە چیان بە یەکتر کردووە چه خیانەت یەکیان بە یەکتر کردووە هەر بەعس و ڕژێمی پێشووی عێراقیان هەر لە بیر چۆتەوە ئەوەندە خەریکی پاشقولدان بوون لە یەکتر ئەوەندە یەکتریان ڕاوناوە یەکتریان گرتووە یەکتریان عەزیەت داوە بەداخەوە بۆ ئەو میلەتەی کە ئاوا خەڵەتیان دراوە سێم دینداری سەقەت دینداری خواناسی مزگەوت ڕەحمەتە چەتری کۆکەرەوەی هەموو چین و توێژەکانە ئەگەر بە نەزانی کردت دەبێتە زەحمەت کە پەنا بەخوای گەورە ئەگەر وا لێ هات تۆ بەس خۆت بە موسڵمان بزانی ئەوەی وەک تۆ بیر نەکاتەوە ئەوەی لە مزگەوتەکەی تۆ نوێژ نەکا ئەوەی وەکو تۆ هاو فکرن نەبێ هاو ناود نەبێ پێت موسڵمان نەبێ زۆر خەتەرە ئەها دینداریش جاری وایە میلەت دابەش دەکا دینداری وایە ڕقی لە حیزبێشکەی دیندارە بەس لە مەنهەجەکەی خۆی نییە بەس لە بابەتەکەی خۆی نییە ئەو هەموو ئینشقاقی لە بینی دینداران دروست دەبێ بەداخەوە کە دەبوو تەبابن پێش خەڵکی برابن دەکرێ موسڵمانانیش وەکو لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم مهاجرین هەبووە ئەنسار هەبووە قەبیلەی فڵان کەس هەبووە بەڵام هەمویان برابوون مزگەوت هەمویانی کۆ کردوێتەوە ئێستا بەداخەوە مزگەوتی فڵان تەوژم هەیە مزگەوتی فڵان لایەن هەیە مزگەوتی فڵان حیزب هەیە ئەوەی لەوێ نەبێ ئەوەی کە هەر بەتاڵە بەداخەوە خۆزگەوانە بووینایە ئێمە قورئانێکمان هەیە ئەو قورئانە بەڕێزان بۆت پۆلێن دەکا ئەڵێ لێگەڕێ
من خۆم کە خالقی ئەرز و ئاسمانم دابەشم کردووە چێ جەهەنەمیە و چێ بەهەشتیە ناوی کەسیش نابە سیفاتەکانیان باز دەکا. مامۆستای بانخواز لە شاری کەرکووک مامۆستا عابدین ڕەشید لە کتێبی کەلیماتدا لە لاپەڕە 153دا دەڵێ تتلخص فلسفة الدعوة في الإسلام في 4 كلمات بانگەواز بۆ دینی خوا لە 4 وشەدا کورت کراوەتەوە ئەویش ئەوەیە عليك البلاغ وعلينا الحساب سورة الرعد آياتي تشل أي محمد صلى الله عليه وسلم عليك البلاغ إيشي پیغمبر إيشي مسلمان بس دوشتا عليك البلاغ بلاغ لسرتويا دینی خوا بگەێنە بە هەموو خەڵکی خوای بگەێنە سینەتیان لەگەڵا پاککە حەسبکە هەموو خەڵکی خوا بچنە بەهەشت پێت ناخۆش بێ خەڵک بچێتە جەهەنەم نەرمونیان بە لەگەڵ خەڵکە بەلاغ واتە گەیاندنی پەیامێک بە ئەو پەڕی نەرمونیانی و ڕوحێکی خۆشەویستانەوە وعلينا الحساب دووشەی کۆتایی ئەوەی خوا دەفەرمێ حیسابی خەڵک لەسەر منە تۆ خەڵک منێرە بۆ جەهەنەم تۆ خەڵک منێرە بۆ بەهەشت ئەوەی عایدی منە ئێمە بەداخەوە جاری وایە بە ناوی دینداریەوە ئیشی خوا دەکەین هەر لە دنیادا خەڵک دەنێرین بۆ جەهەنەم و بەهەشت خوا فەرمووی تۆ دینی خوا بگەیەنە عليك البلاغ دوو وشە ئەوەی لەسەر خوایە علينا الحساب پاداش سزا جەهەنەم دۆزەخ ئەوەی خوایە هی عەبدەکانی خوا نییە لە سوڕەتی یونسا خوای پەروەردگار دەفەرمێ سەیرکەن دین خەڵکی دابەش کردو بۆ دوو پۆلێن إن الذين لا يرجون لقاءنا ورضوا بالحياة الدنيا واطمأنوا بها والذين هم عن آياتنا غافلون أولئك مأواهم النار بما كانوا يكسبون سورة يونس آياتي حوتهاشت هر کەس ئەم سیفەتانی تێدا بێ پەنا بەخوا جەهەنەمیە خوا ناوی کەسیش ناڵێ تۆش مەیخە سەر کەس ئەمە سیفاتەکانن هەر کەسە گوێ لە خۆی بگرێ هەر کەسێک بە ئومێدی گەیشتن بە لیقای خوا نەبێ ڕجا ئەوەی حەزی پێ نەکا ئەو کەسانەی کە حەز ناکەن بگەنەوە بەخوا حەز دەکەن قیامەت هەر نەبێ هەر بڕۆیان پێی نییە ئەو کەسانی خۆیان ئامادە نەکردو بۆ بەهەشت هەر ترسی جەهەنەمیشیان نییە وەڕەضوا بالحیاة الدنیا رازین دەڵێن ئەم ژیانی دنیامان بەستە جا ژیانی دنیا سەیری کە ئەددونیا یعنی زۆر کەم ئەم چەند ساڵە کەمەی ژیانی دنیا دەڵێن بۆ ئێمە بەسە جا لەم چەند ڕۆژەدا وەطمەئەنوا بها دڵیان پێ خۆشە حەز دەکەم بە ئاواتەکانم بگەم لەم چەند ڕۆژەی ژیانی دنیادا بەڵام بەخوا سەرابە بەخوا ئەو کەسە بێدینانە من بەزەیم پێیان نادێتەوە تۆش بەزەیت پێیان نادێتەوە چونکە لە خۆمەوە سیر دەکەم و تۆش لە خۆتەوە سەیری ژیانی دنیاکە واللهی دڵنیایی تەواو لە خۆشیەکانی ئەم ژیانەدا نییە منداڵێکە کابرایەکە بوو دەیگوت هەر هەموو ڕیشی خۆم دەرێنا بەس دەموو خوا بکەم ڕیش و سمێڵم لێ بێ کە ڕیش و سمێڵم لێ ئێستا لێ بێزارم ئەموو بەس خوا بکەم ڕیشم پاتایە سمێڵم پاتایە وەکو پیاوان ئێستا نازانم لە چۆن لە کۆڵ خۆمی کەمەوە مناڵی دەڵێ خۆزگە گەورە بم تەلەبەی دەڵێ خۆزگە تەواو بم کە تەواو دەبێت لە خوێندن لە خۆزگەم بە کاتی تەلەبایەتی چەند مامۆستا و قوتابی لیان پرسڵ خۆزگەم بە کاتی تەلەبایەتی تەلەبەش لە خۆزگەم بە خەڵک بەیانیان بە ئیسراحەت لە خەواڵدەستێ و بەیانی ئیمتیحانی نییە فەقیرە و دەڵێ خۆزگە وەکو فڵان کەس دەوڵەمەند بوومایە دەوڵەمەند و پارەی زۆری هێشە و خەوی لێ ناکەوێت نازانە پارەکانی چی لێ بکا و چۆن مەترسیەکانیان لەسەر لابە ئەرێ چێتان بینی ئیسراحەت بکە گەنجە ژنی نەیەناوە کچە لە ماڵی باوکێتی دەڵێ خۆزگە ماڵ و حاڵێکی خۆم هەبێ شو دەکە لە خۆزگەم بە ماڵی باوکم بریا هەر بەتەنیا بوومایە هەرچی دەبینی پێی گەیشتووە سەرابە سەراب ئەزانن سەراب چییە جادەیەکی قیر بێنە بەرچاوت کەپانە زۆرجا کە پێیدا دەڕۆی نیوەڕوان لەو سەرەوە تیشکێک دەداتەوە دەزانی ئاوە ئاوت کە تا دەیگەیتەوە زانی ئاوە لەسەر جادەکە کە دەیگەیشتێ بەخوا هیچ نییە واللهی ژیانی ئەم دنیاە ئەگەر قیامەتی لەگەڵ نەبێ ئەگەر هەر ئەم چەند ڕۆژ و ڕابوار نەبێ بەخوا سەرابە حتا پێی دەگەی هیچ نییە ئاواتی بۆ دەخوازی دەیگەیتێ و سەیرکە دڵداوی نەخواردوێتەوە ئەو کەسەی وابزانێ ژیانی دنیا بەس ئەمەندەیە بیری قیامەتی نەبێ بڵێ لەم چەند ڕۆژەدا حازر بە قەرز نادەم ئەوە خوا دەفەرمێت جێگای جەهەنەمە بەکردەوەکانی خۆی ئەی چێ جێگای بەهەشتە خوا دەفەرمێ ئین الذین ئامنوا وعملوا الصالحات هەر کەسێ ئیمانی بەخوای تاک و تەنها هەبێ وعملی صالحیش بکە چونکە زانایان فەرموویان الئیمان دعوە برهانها العمل الصالح ئیمان بەخوا و بەتاک و تەنهایی خوا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە بەهەشت و جەهەنەم داوایە ئەڵێ من دیعای ئەوە دەکەم ئەی بەڵگەم دەیتێ بەڵگە عملی صالحە کار و کردەوەیە کە خوا پێی ڕازیە بیکە کار و کردەوەیە کە خوا نەهی لێ کردووە لەبەر خوا وازی لێ دێنی عملی صالح پەروەردگار دەفەرمێ یهدیهم ربهم بإیمانهم تجری من تحتهم الأنهار في جنات النعیم بإذنی خوای گەورە دڵمان خۆشە ئێمە لەو کەسانەین هەر کەسێک خوا بە تاک و تەنها بناسێ
بڕوای بە محەممەدی مستەفا هەبێت کە خاتەمی پێغەمبەرانە سەلامی خوای لەسەر بێ. ئەم دینەی ئێمەوا لێ دەکات ڕقل لە کەس نییە. ئیمانم بە هەموو پێغەمبەران هەیە، ئیمانم بە هەموو کتوبی ئاسمانی هەیە، ئیمانمان بەوە هەیە بەهەشت و دۆزەخ هەر بەدەستی خوایە و هی خۆیەتی، خۆی دەزانێت چی عاقبەت خێرە و چی عاقبەت شەڕە. من حەقم نییە بەسەرەوە، من بەس دوعای خێر و هیدایەت بۆ خەڵک دەکەم تا بۆشت بکرێ لەبەر خاتری خوا چاکە دەکەی، تا بۆت بکرێ لەبەر خاتری خوا لە خراپە دەپارێزی. هەر کەسێک ئەمەی هەبێ هیدایەتی وەرگرتووە، ئیمانی هەیە، ئەم ئیمانە دەتخاتە سەر ڕێگای ڕاست، وازل لێ نانێت تا دەتخاتە بەهەشتەوە. جا خوا دەفەرمێ وەختێکە لە بەهەشتا خۆت دەبینیتەوە ئەوە خۆشیەکانن، جەنات النەعیم، یعنی خۆشیەک کە چاو نەیدی تۆ پێشت، گوێ نەیبیستووە وەصف و سەناکەی، شوێنی شادیهێن و خۆشبەختیە، ئەڕۆی هەر هەمووی باخ و گوڵزار و باخاتە، لەناو هەموویدا نەک جۆگە لە ئاو، ئەنها ڕووبار دەڕوە، ئەو هەموو تاڤگە و ئاوە خۆشە هەڵدەخڵێ و بە بەردەوامی تەجری قەت وشک ناکە. ئەو کۆشکت بۆ ئامادە کراوە، چی خواردنی خۆش، چی خواردنەوەی حەڵاڵی خۆش، هاوسەری پاک و پوخل لەگەڵ تا، ئەتر چی خۆشەویستێک حەز دەکەی دەست بەجێ لەبەر تا ئامادەیە، چاوت بە ڕەب العالەمین دەکەوێ، مەلایکە سڵاوت لێ دەکەن. خوا دەفەرمێ ئەوە جێگاتە، ئەو بەرهەمی ئیمانە. لەوێدا ئینسانی ئیماندار لە بەهەشتا دعواهم فيها سبحانك اللهم، بەردەوام سبحان الله لەسەر دەمتە. یعنی چۆن هەناسەدان ئەگە هەناسە وەردەگری لەزەت وەردەگری، ئینسانیش لە بەهەشتا زیکرەکەی ئەوەیە سبحان الله سبحان الله، خوایە پاک و بێگەردی هەر بۆ تۆیە. وتحيتهم فيها سلام، کە تووشی هەر کەسێک دەبی لە بەهەشتا سڵاوت لێبێ، السلام علیکم، سەلامکردن، زمانتان ڕابێنن لەسەر وشەی سەلام، السلام علیکم، جوانترین تەحیی موسڵمانە، جوانترین سڵاوە. وآخر دعواهم أن الحمد لله رب العالمين. هر خۆشیێکی بەهەشتیان پێ دەدرێ، هەموو هاوا دەکەن الحمد لله رب العالمين، هەرچی حەمد و سەنا و سوپاس و ستایشە شایستەیە بە ئەڵڵا کە پەروەردگاری جیهانیانە. ئەم ئاەتێ پێمان دەڵێ سێ سیفەتت هەبێ لە دنیادا بە ئیزنی خوا جێگەت بەهەشتە، دڵت بە خۆت خۆش بێ. یەکەمیان بەردەوام هەر شتێکت بینی بڵێ سبحان الله سبحان الله، بەمانای ئەوەی کە خوا پاک و بێگەردە، خوایەک هەموو کارەکانی هەموو دروستکراوەکانی سێ شتیان تێدایە، عەدل، حکمت، ڕەحمەت. هەرچیت بینی بڵێ خوایە کاری تۆ هەمووی عەدلە، کاری تۆ هەمووی پڕحکمەتە، کاری تۆ هەمووی ڕەحمەتە. لەگەڵ خوای خۆتدا خوا ئاوا بناسە، قەت ڕەخنە لە کاری خوا نەگری، بڵێ خوایە ئەوەی کە تۆ دەیکەی هەمووی بەجێیە. ئەمجا سەلام بەکاربێنە، وشەی سەلام یعنی دڵنیابوون التبری من الآفات والعیوب. سەلامت لە هەر کەسێک کرد لەم دنیادا بەڕێزان هەر بەدەست نەبێ، هەر بەوە نەبێ السلام علیکم بەڵام لە ناخەوە بەرامبەری بسووتەی. سەلام لە هەر کەسێک کرد یعنی دڵنیابە بەرامبەرەکەم من زیانت لێ نادەم، بەخوا حەسوودیت پێ نابم، چاڵت بۆ هەڵناکەنم، خراپەم بۆت نابێ، دڵنیا بە عیب و عارت لێ ناگرم کە هاتمە ماڵەکەت و ڕۆیشتم تانەوتە شەرت لێ نادەم، عیب لێ نادۆزمەوە حەیات نابم، دڵنیابە. هەر کەسێک ئاوا بە دڵی پاک سەلام لە خەڵک بکە. هەر کەسێک کاتێ هەر خۆشیێکیشی بینی بڵێ الحمد لله رب العالمين، یا ربی خوای حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ تۆ. هەر پەرداخە ئاوێکت خواردەوە، نانێکت خوارد، لە سیارەیەک دابەزی، گەیشتە ئامانجێک، دەرەجەیەکت وەرگرتەوە، لە قۆناغێک دەرچووی، بەس ئەوە بڵێ الحمد لله رب العالمين، بڕواتان هەبێت جێگات بەهەشتە. سینەی پاکە، ئەمە دینداریەکی پاک و پوختە، بەڵام دینداریەک خوا نەخواستە دینداری مزگە و دوال لێ بکە ڕقل لە هەموو خەڵکی بێتەوە، ئەوەی وەک تۆ بیر نەکاتەوە، ئەوە جەهەنەمی بێت. دینداری سەقەت و ناحاڵی بوونیش هۆکارێکە لە دروستبوونی کینە لە دڵی ئینسانی مسلماندا، بەڵام ئەوە لێ حاڵی نەبوونە. ئینە دینی ڕەحمەتی ئێمە وەڵڵاهی وا لێ دەکا کافرەکان ڕقل لە کردەوەیانە بەزەیت پیاندا دێتەوە، خۆزگە دەخوازی ئەوانش ئەهلی ئیمان بن، چونکە بەهەشتی خوا لێ کەم نابێتەوە ئەگەر هەموو سەرزەوی بچێتە ناویەوە. داواکارم لە خوای پەروەردگار، یا ڕەبی خوای پەروەردگار دڵ و سینەمان پاکەی لە کینە، یا ڕەبی خوا لەو هۆکارانەش بمان پارێزی کە سینەمان پڕ دەکەن لە کینە. خوای ئەو کەسانی ناکۆکن ئاشتی بخەیتە نێوانیانەوە، دوو کەس کە ناکۆکن خوا ئیسلاحی حاڵیان بکەی، دوو ژن و مێرد کە ئاژاوە لە ماڵیاندایە خوا لە بەرەکەتی دوعای بەدەستنوێژی ئەم مسلمانانی یا ڕەبی خوا ئیسلاحی حاڵیان بکەی،
خوای ماڵەکانمان پڕکەی لە ئاشتی لە خێر و بەرەکەت یا ڕەبی خوای ئەولادەکانمان ساڵحکەی ئەوانەی منداڵیان نێ خوای ئەولادی ساڵحیان پێ عەتاکەی خوای ئەوانەی سینەیان بێکینەیە بیان پارێزی ئەوانەی سینەیان پڕ لە کینەیە خوای هیدایەتیان دەی پاچیان کەیتەوە یا ڕەبی خوای ئەوەی نەخۆشە شیفای بدەی یا شافی یا الله ئەوەی نەخۆشە شیفای بدەی ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.